لە نێوانی نهێنی و ئاشکرادا. من باشکرا تۆم خۆش دەوێ و تۆش بە نهێنی من. تۆ ناتوانی باشکرا منت خۆش بووێ و منیش بە نهێنی تۆ. دەبێت شارمان چی بێت؟ دەبێت شارمان چی بێ جگە لە داتاشینی وشەیەک لە نێوانی نهێنی و ئاشکرادا، جگە لە دۆزینەوەی مەودایەک لە نێوانی ئاشکرا و نهێنیدا. گەمەی پەنجەکان. ئەو پەنجانت دەپەرستم کە چەند ڕۆژ جارێ ستیانە ڕەشەکەتی پێدەکەیتەوە و ڕۆژێکیش چەند جارێ ستیانە سپیەکەتی پێتا دەخەی. ئەو پەنجانەم بپەرستە کە چەند ڕۆژ جارێ ستیانە سپیەکەتی دادەخست و لە ڕۆژێکیشدا چەند جارێ ستیانە ڕەشەکەتی دەکرد.